سڵاو ڕێز و حورمەت بۆ هەموو لایەک. ئەمە بەلایەک لەسەر حسابی مەکەن لەسەر مەسەلەی کەرکووک و ئەوانەیە چەند دەقیقەیە قسەکەم هیوادارم کە سوودێ بە هەموو لایە بگەێنم بە تایبەتی بۆ کەرکووک و ئەو شوێنە کە یەکێتی و پارتی هەمویان فرۆش لەسەر ئەوە کۆمەڵێک قسە و باسان بۆ بکەم. ئەوە سین تاوەکو بەڕێزانێک کۆ بنەوە کاتەشمەنەوە قسە و باسەکان. تەلەفۆنم بۆ مەکەن لە کاتی لایڤە. ئەرە وەڵا هەمووتان بەخێر بێن سەر چاوی ئارام ئەحمەداتن بەڕێزە. ئەوزان قۆسکەرانم لە داخی پارتی وێشێتی. بە قوربان دەوەرە ئەوە خزمەتم کە هەمووتان بەخێر بێن سەر چاو یاخوا بەخێر بێن سەر دیدەکانی ئارام ئەحمەدات. ئەرە وەڵا بەخێر بێن. دەمو باستان چۆنە بەڕێزان باشن هەموو لایەک ئەحواڵتان باشە. لە چەند ڕۆژی ئایندەیە جا نازانم شەوی شەمە سەر یەکشەمە بێ جومعە بێ بە هەر حاڵ بەڕاستی نازانم لایڤێکەکەمەوە کە لەسەر کۆمەڵێ بابەت هیوادارم کە ئاگادار بن بە تایبەتی کوشتنی ئەو کوڕەی کەلار کە چیە کوشتی و چۆن کوژراوە ئەوەتان بۆ باسەکەم لەسەر مەسەلەی مامۆستایان وە کۆمەڵێ مەلەفی هەندێک دز و جەرد و مافیا و شت لەسەر ئەوانە کۆمەڵێ قسەتان بۆ کەم هیوادارم کە لەگەڵ ما بن بۆ لایڤی دووەم. ئەمەشم بە لایڤ لەسەر حساب مەکەن چونکە تەنها پەیامێکە ئەیگەێنم بە هەموو خەڵکی کوردستانیش و اینجا خەڵکی کەرکووک و هەموو ئەو شوێنانەی کە یەکێتی پارتی فرۆشتیان لەسەر ئەوە قسەکەم. جا چی نەبووە کاکە گیان خۆ میلەتەی ئێمە 24 ساعتە لە مەئسات و کوێرەوەریایە ئەوە بێخۆ ئەبێ ئەوەکەین. ئەوە بیرم نەبوو بە ئینەکەیش ئەوەشکەین تەرتیباتەکە. سڵاو سەر چاوانی من یاخوا بەخێر بن هەمووت بەخێر بن. من لێرەوە جارێ لەسەر هەڵبژاردنەکانی کوردستان قسە ناکەم بۆ ئەو گەوڕەی کە ناویان ناوە پەرلەمان لە هەولێر، بەڵام ئێستا لەسەر ئەو هەڵبژاردنە قساکەم کە لە کەرکووک و لەو شوێنانەی کە پێیان ئەڵێن ناکۆشی دەسەن و ئەوانە لەسەر ئەوانە قساکەم. یعنی بە کورتیەکەی پەیامەکەی من پەیامێکە بۆ هەموو خەڵکی شەریفی کەرکووک و بۆ هەموو ئەو شوێنانەی تر کە مافیان هەیە لەم هەڵبژاردنەیە بەشدار بن. عەزیزان و خۆشەویستانی من، جارێکی تر بە شیعاراتی درۆ دەرەسەی کوردایەتی درۆزنەکەی بنەماڵی بازانی و جەماعەتی یەکێتی فری و نەخۆن. بڕۆن مێژوو بخوێننەوە ئەو کاتە بڕیار سەشتەکان بدەن. نەتان خەڵەتێنن دابنیشن بڵێن کاکا دەنگ بدەن بە کوردەکان و کورد ئەمە و عەرەب ئەوە و نازانم تورکمان ئەوە ئالەم بابەتانە، چونکە پارتی یەکێتی بە درێژایی هەموو مێژووی خۆیان نۆکەری عەرەبەکان و تورکەکان و فارسەکان و دار و بەر بوون بەڕاستی. هەمیشە ئەوان لەسەرەوە لەگەڵیان دائنیشن و مامەڵایەکەن و پارە وەرەگرن و لە خواریشەوە ئێوەیەکەن بە گژی ئەوە عەرەبە و ئەوە سوننەیە و ئەوە شیعەیە و ئەوە تورکە و ئەوە تورکمانە، خۆشیان یەکەم نۆکەری ئەوان لە ڕاستیە. لەبەرەوە نەخەڵە تا بنجارێکی تر بە دوای شیعاراتی ئەم قسە قۆڕانەی پارتی یەکێتی کەون بە ناوی کوردایەتی و نازانم قسەی پوچ و قسەی قۆڕ و ئالەم بابەتانە. ساڵانێک پارتی یەکێتی لە ناو کەرکووک و هەموو ئەو شوێنانە دەسەڵاتیان هەبوو، بارەگایان لەوێ بوو، خۆیان حکومەت بوون، خۆیان پارێزگاریان هەبوو، خۆیان نازانم مدیری شوڕتە و چوچیان هەبوو. ئادەی چی کرد بۆ خەڵکی کەرکووک زەحمەت نەبێت؟ یەکێتی و پارتی چی بۆ ئێوە کرد ئەو هەموو ساڵە کە ئەمانە لەو ناوچەیە حاکم بوون؟ تەنها و تەنها توانیان دزیتان لێ بکەن، جەردەیتان لێ بکەن، کوڕتان بڕفێنن، کشتان بڕفێنن، قڵش خێنە بینی ئەو نەتەوانەوە بۆی شەڕ لە بینتان هەبێ. لەوە زیاتر چی بۆ ئێوە کرد؟ نە نەوتان هەبوو، نە خاستان هەبوو، نە کارەباتان هەبوو، نە یەک شتان هەبوو لە هەموو ئەم پێداویستیانە. سەرانی پارتی یەکێتی لەوێ هەر هەمووی خەریکی دزی و جەردەی و پارەکۆکردنەوە بوو. ئێوە چی ئیسفادەتان کرد لەو هەموو ساڵی کە یەکێتی و پارتی لە کەرکووک و لە هەموو ئەو شوێنانەی ترا حاکم بوو دەسەڵاتیان بەدەستەوە بوو؟ کام خێرتان لەوانە بینی بەڕاستی؟ کۆمەڵێ لە هەرە شەلاتێکەکەن بەردا بۆ خەڵکی ئەو ناوچەی و کەرکووک و ئەمانە تەنها بۆ تعداکردن لە ئابڕووی خەڵک، تەنها بۆ فراندنی خەڵک، تەنها بۆ دزینی عەرزە. زەحمەت نەبێ ئێوە بە ناوی کوردایەتی و جارێکی تر ئەخەڵەتێن کە دەنگ بدەن بێ پارتی و بە یەکێتی؟ دەنگێن بە کەمال کەرکووکی ساختەچی؟ دەنگێن بەوانەی کە کەرکووکیان فرۆش و هەڕاجیان کرد؟ دەنگێن بە شاسواری عەبدولواحیدی دز و جەردە؟ دەنگ ئەدەن بە ناوی چییە بە هین بە ئەمە یەکێتی ناوی چییە بە
ئاسۆمەمەند و نازانم ئەم ساختەچی و فاسدانە کە ئاگام لێ لەم هەڵبژاردنەیە سێ چوار نەفەر دیفاعیان لە ئاسۆمەمەند کردووە هەموویان ژنن هەمووشیان لە شرۆش و سۆزانین باشە شەوانە سێکسی لەگەڵاکەن و بە ڕۆژە لە میدیاکانە ئەچن بە باڵای ئاسۆمەمەند و نازانم ڕەفعەت عەبدوڵڵا ئەمانە هەڵێن ئەچن دەنگێن بەمانە بەڕاستی دەنگێن بە کەمال کەرکوژی کە چی بێ زەحمەت نەبێ دەنگێن بە پارتی کە چی بێ بەڕاستی حەیفە ئینسان بیر لەو مێژوانە نەکاتەوە و ئەو ڕابردووە هەڵ نەسەنگێنێ و هەسێ هەمیشە دابنیشێ بە دوای کۆمەڵێ ساختەچی کەوێ کە خۆیان بنوێنەرن بڕۆ سەیری ئاسۆمەمەندی ساختەچیکەن کە لە کۆڵم چی هەیە لەگەڵ کۆمپانیا دزەکانە بڕۆن بزانن چەند ڤێلا و چەند شوقە و چەند ژن و چەند ڕابواردن و چۆن دەیان ملیۆن دۆلاری یاوە بەشێت ئێوە ئەچن هەر بەڕاستی دوای ئەمانەکەون ئەچن دەنگە دەنەوە بە پارتی یەکێتی بە ناوی کوردایەتیەکەی بنەماڵی بازانی یەکێتیەوە هەر بەڕاستی شەرم نییە بۆ خەڵکی کەرکووک و ئەو ناوچانم بڕۆن دەنگ بن بەمانە بەشداری مەکەن لە هەڵبژاردنە تفکەنە سنووخەکانی دەنگدان تفکەنە پارتی یەکێتی تفکەنە کەمال کەرکوژی و ئاسۆمەمەند و ڕەفعەت عەبدوڵڵا و هەموو ئەو دز و خائینانەی کە لەو ناوچەیە هەن و تەنیا بازرگانی بەسەر ئێوەکەن جاڵێن چی کاکە دەنگمان بەنێ بۆ ئەوەی کە پارێزگارەکە کورد بێ پارێزگار کورد بێ کە چی بێ کورد بێ ها خۆدا 33 ساڵە لە هەولێرە پارێزگارەکە کوردە ها ئومێد خۆشناوێکی تر لە کەرکووک دائەنێن ئومێد خۆشناوی ساختەچی و دز پارێزگارەکەی دهۆک ئەبن لەوێ دایانێن ها پارێزگارەکەی هەڵەبجە ئەبن کە لە ساڵی 92 لەسەر قەناسە دزی لە مەڵبەندی یەکێتیان لە سلێمانیە هێناویانە ژیر و گاز دەڵێن بە پارێزگارێکی کوردۆک و هەڤاڵ ئەبوبەکر لە سلێمانی تەنیا خەریکی قرتێلە بێت و ببێتە داشەق بۆ بنهەنگڵی کۆسەر ڕەسووڵی مافیا ئادەی پارێزگارێکی کورد چیتان بۆ کە زەحمەت نەبێ ئێمە 33 ساڵی ڕەبەقە لە هەڵەبجە لە سلێمانی لە گەرمیان لە هەولێر لە دهۆک بەدەست پارێزگار و مدیری ئاسایش و مدیری پۆلیس و ئەمانەوە ئەناڵێنین باشە خەڵکی کوردستان لەو شارانەیە کە ئێستا لە ژێر چەپۆکی یەکێتی و پارتیان بەدەست ئەم چەتە و دزانەوە ئەناڵێنن یعنی پێتان وایە ئەگەر سبێنێ ئومێد خۆشناوێکی تر لە کەرکووک بووە پارێزگار ئیتر زۆر مهمە بێ ها دزێکی تر دارن بۆ بێشەرەفی بۆ ساختەچێتی بۆ پارە دزین لەمە بەدەشتێکی تر نییە لەبەرەوە ئاقڵ بن ئاقڵ خەڵکی کەرکووک دەنگ مەدەن بە پارتی یەکێتی و بە هیچ کەسێ دەنگ مەدەن بەڕاستی تفکە لە سنووقی دەنگدان سنووقی دەنگدان تەنها بۆ هەڵبووە بۆ فریودانی خەڵکە ئەگینا هیچ قیمەتێکی نییە بەڕاستی حەزەکەم ئەم زانیارە بە ئێوە بڵێن دوو کاندیدی پارتی و بنەماڵی بازانی دوو نۆکەر سیفەت کە بە درێژایی هەموو تەمەن ئەمانە پێڵاو جووتکەری دیوەخانەکەی بنەماڵی بازانی بوون یەکێتی هەر ساڵ ئەم دوو کاندیدەی کڕیوە یەکی بە 500,000 دۆلار واتە 1 ملیۆن دۆلاری یاوە بە دوو نەفەر کە کاندیدی پارتی بوون بێنە ناو یەکێتیەوە بە ناوی مەسعودی مەلاپەروێز لەگەڵ سلێمان محەممەد شەریف ئادەی یەکێتی تۆ 1 ملیۆن دۆلاری داوە بەم دوو نەفەرە ساختە چییە بەم دوو ئینسانە خۆفرۆشە ئادەی خەڵکی کەرکووک ئێوە دەنگەدەن بە کەسانێکە لە کاتی هەڵبژاردنەکانە بێنە سەر خەت و ببن حیزب و حیزب بکەن و لە یەک سەفقەیە لە یەک ڕێکەوتنە هەر نەفەریان 500,000 دۆلاری وەرگرتووە واتە 1 ملیۆن دۆلار تو شەرەفتان جەماعەتی یەکێتی و دەباشان ئەو پارەتان باە بە مامۆسایان لە سلێمانی باشن نەبوو یا لە کەلار و گەرمیانە بۆچی ئێوە ڕۆشتونی 1 ملیۆن دۆلارتانە بۆ دوو خوێڕیە هێناوتانە بۆ ناو یەکێتی وەڵا ئەوە مهمە و دوو دانە کادری پارتی هاتنە ناو یەکێتیوە ئەو قسەیە ڕاستە ئەڵێ یەکێتی هەر ئەسێ ئەسپەکانی خۆی دەرەکا بەڵام ئەڕوا هەچی کەر و گوێدرێژ و مالۆسە ئەیهێنێ بۆ کەرەبەڕەڵاکانە هێنێ بۆ ناو خۆی هەر بەڕاستی وایە باشە یعنی ئێوە هیچ پێتان عیب نییە 1 ملیۆن دۆلار ئەن بە دوو نەفەری ساختەچی کە کادری پارتی بوون چیتان بۆکەن ئەوانە ئادەی خەڵکی کەرکووک ئێوە دەنگەدەن بە کەسێک کە لە یەکەم هەڵبژاردنەوە ئەشێ خۆی فرۆشێ بە زەبری پارە خۆ ئەم دوانە هیچیان یەکێتیان ناوێ خۆ یەکێتیان قبوڵ نییە ئەو دوانە تەنیا بۆ پارە هاتوتە ناو یەکێتیەوە 1 ملیۆن شینە دۆلار وەرگتووە کە یەکێتی پێداون جا بێنە پێشایی خۆتان چۆن هەر هەموو ئەمانە تەنها مامەڵە بەسەر ئێوەکەن بە ناوی پەرلەمان و هەڵبژاردن و کورد و کوردایەتی بەڵە یەکێتی و پارتی 50 ساڵە ئێوە خەڵەتیان بە ناوی کوردایەتیەوە ئەوە تەمێ نەبوون بەڕاستی ئەرێ ئەو کەل لەسەری کە بە شانومبرتانەوە ئێوە چیتیایە عەزیزان بۆچی ئەچن دەنگەدەن بەمانە بۆچی ئەچن دانیشن بای ئەدەن بۆ پارتی یەکێتی لە پێناوی چیا زەحمەت نەبێ
هەی بەڕاستی شەرمە دابنیشی دوای کەمال کەرکووشی بکەوی کەمالێکە لە هەکاری و خەریشی پیاو کوشتنە باش نییە دوای ئەمانەکەون دوای ئاسۆمەمەند دەکەون ئەتانەوێت چیتان بۆ بکەن ئەمانە زەحمە نەبێ ئەو هەموو ساڵە پارتی وێشێتی لە کەرکووکە دەسەڵاتدار بوون زەحمە نەبێت چی بۆ کردن ها ئێستا یەکێتی و پارتی لێ نییە کارەباتان هەیە ئاوتان هەیە غاسی دایمیتان هەیە بەنزینی هەرزانتان هەیە گازتان هەیە هەموو شتێکتان هەیە باشە لە کەرکووک وەرە بەملاوە بۆ سلێمانی و بڕۆ بۆ هەولێر و ئەمانە نە کارەبای هەیە نە بەنزینی هەیە نە غازی هەیە نە ئاوی هەیە هیچ شتێکی نییە زەحمە نەبێ تۆ ئەدوێ کەرکووکەی بە سلێمانی ئەدوێ کەرکووکەی بە هەڵەبجە ئەدوێ بیکەی بە هەولێر کە بنەماڵی بازانی تەنیا و تەنیا خەڵکی تەعداکردنە لە ئابڕووی خەڵک بەشەر نارێ قسەی بکا بنەماڵی بازانی ئێڕفێنێ لە بەدناو لە کەرکووکە لە هەولێرە ئەتانە بیکەن بەوە ها عیبە بەڕاستی شاسوارێکی دز و درۆزن ئەو یەدائانیشە مزایدەیە کات و وەڵات دەنگم بەنێ و من نازانم ئەوە یەکەم ها وەڵات دەنگم بەنێ پارێزگارە گۆڕم پارێزگارەکەی بەچێ ئەیکەی بە نزاری براوەکە ئەو شەوە باسم کردکە لەسەر دزی گیراوە لە بەخایە 4 ساڵ حکم دراوە وەرە بەسە کاکیجیان گورە ئەی هاوار ئەمیلەتی کوردە بۆشی ئاقڵ نابێ من تێناکەم کاکە ئێوە تاکەی دائانیشن هەر بایەن لە خۆتان بە پەڕۆیەکی زەردی پیسی بۆ گەنەوە یا بە پەڕۆیەکی سەوزەوە تاکەی بایەن دەنیەوە بەڕاستی تاکەی ئێوە ناکە بۆشی دوای ئەمە ناکە هەر خۆتان بە مێژۆکە عەزیزان من دیارە من سیاست ئەزانم بەمانە زانستیەکەی بەڵام بەڕاستی من سیاسی نیم سیاست لە باشووری کوردستانە بۆگەنە بەمانەی کەلیمە با باش بیزانم من جێنم بنێ بەلام و ئاساییە بەس نەڵێن سیاسی ئەوەندەم ڕق لێیانە کاکە باشە 30 دانە ساڵی ڕەبەخە ئێمە هاوارەکەین یەک بێشەرەف لە ناو ئەمێکی تو پارتیا نەبوو جۆمان لێ بگرێت یەک دانە بێشەرەف نەبوو بڵێ ئەرە کاکە ئەم بەشەرانە بۆچی هاوارەکەن باشە نەبوو بە لە ڕاستیە ئەوەی کە قسە لەگەڵاکە فێڵ لێکە ساختە چیە لەگەڵتا بەڕاستی باشە درۆت لەگەڵاکە لە ڕاستیە هەموو ئەم مۆزوعانەی باشوور هەر هەمووی بووە بە مامەڵە بووە بە پارە پەیاکردن باشە ڕۆژانە بڕۆ بزانەکە لە پەروێزخان و لە باشماخ و لەکوێوە بە هەزاران تەنکردنەوە ئەڕوا باشە بەڵام ئەو خەڵکە موچەیشی نییە ئەوە 3 مانگە مامۆسایان دەوام ناکە زەلام ناڵەکەتان بەشەنە هیچ کەسی حسابێنە سەر ناکە ئادەی مامۆسایانی کەرکووک دەنگێن بە یەکێتی کەچیتان لێبێ یا بە پارتی دەنگێن کەچیتان لێبێ کە ڕیز ببەسن من تخوا موچەمان نییە ئێستا موچە هەیە و کارەباو هەیە ئاو هەیە و نانی هەیە و هەموو شتێک دێ دانیشە بە دەردی خۆتەوە هەر کەسێک پێویستی دەنگم بەلێ چرتی بۆ لێ بەردوو دەڵی جەماعەت بەڕاستی چرتی بۆ لێ بدە کاکە نەخەڵ دا بدەنگ بەم هەموو باسرگانە ساختە چێ بن کە لە باشووری کوردستانە هەیە لە بنی ببیسن هەموویان دۆتان لەگەڵاکەن پارتی سەریای لەبەرد کە باوەڕی هەر بە دیموکراسی نییە لەو دوو هۆکەیە لەو بادینانەیە لەو هەولێرەیە یەک بەشە نایە سەر دەربێنێ بنەماڵەی بازانی خاتە زیندانەوە ئەتانێت کەرکووکیش بکەن بەچی بیکەن بە زیندانێکی پارتی بنەماڵەی بازانی ئێسەی سلێمانی وای لێ هاتوو بەشە نارێ سەخت سلێمانی لە سەمێشە ئازادی ڕێی خۆی دەردەبڕێت ئێنە بەشەق تەواو ئێستا سلێمانیش وای لێ هاتوو کاکە کەواتە ئێوە ئەتانوێت چی بکەن بەخوا قەسەم ئەمە 4 ساڵی تر بۆ ئێوە پارتی وەکو هەموو تاریخ دۆتان لەگەڵاکە یەکێتی وەکو هەموو تاریخ دۆتان لەگەڵاکە شاسواری ساختەچی فاسد 4 ساڵیکە لەگەڵتانە هەر درۆکە لە ئایندای بیتانەکەوێتەوە ئەم ڤیدۆیانەی کە ئێستا قساکە ئارام ئەحمەد ئەمانە ئەمێنێتەوە لە مێژووە ئەمێنێتەوە خۆتان گوێرە گەمزانە هەمووی درۆ بێ یان ئەوە نەبێت نەخەڵەتا بسبەی نێژ لە سلێمانی و لە هەولێرە وەڵا لە داخی یەکێتی بای دەنگین بە شاسوار ئەوە وەکو ئەوە وایە قسەی هەڵم دەم نێدرەوە بەڕاستی با قسەی هەڵم دەم نێدرەوە ئینسان نابێ ئەو دەرەجەیش کاڵفان بێ لە حەقیقەت نابێ ئەو نەکاڵفان بێ لەبەرەوە ئەم پەیامەی من بە تایبەت بۆ خەڵکی بە شەرەفی کەرکووک و هەموو ئەو شوێنانەیە هەتا مووسڵ تا کوێ کە هەڵبژاردی تیاکرێ نەکەن دەنگ بن بە پارتی وێژێتی دەنگ بەهار بەشداری مەکەن لە دەنگدانە قسەی قۆڕی کوردایەتی بابە وتیان کەرکووک ئەگەڕێنەوە سەر کوردستان درۆتان کرد وتان کاکە مامجاوتێتی 32 بۆ کورد و 32 بۆ عەرەب و 32 بۆ تورکمانەکان هەر درۆتان کرد کاکە مادەی 140 هەر درۆتان کرد باشیش نەگەڕایەوە خۆزگا سلێمانی و هەولێریش ئەچووە سەر وەکو کەرکووکی لێ هات بەس لێ بۆ خۆی خەڵکە دانیشتی کێنانێ بوو بیخوا کاکەجیان
برو خلق تيكا لبي نوتو لبي آيو لبي كهربائية لمنطقة سليماني وأنا تشيكن لقرميانا تشيكن براسي شو منطقة كبرى لراسيا يعني إنسان كردي وكو ماسي لبي دوني بيدنا كاكا صرجال إيلم هو بدرشاي أو هم صالة أو يشتو باتي لكن هو كان صلاة دار من مالطان أوابهم أتشون أنا بس المالا أعطونا كان أزي جماعتي شتي يا جماعتي باتي يحكم الشقاوة كبناو للام هي لو كان كادان نابون مالطان أوابي والله لدوس خرماتو قسم بخوا كشيان رفاندو سوالي بوبون أو جماعتي شتي باتي باشا كاكا كاكاتي خوي بلاي باسم كدو بناو بعنوان شو أوان كدو تعدان يكدو لك شاب هي دنبل بشي بي وكاك بو إيوه هيش تاني شو تو بو إنساني كردي كاكا إيوه هيش تاني شو تو إيوه تاشي كردي تان رسواك ولا لا باشو لي كردو سانا شون تان لبروي دانشن ولا دنمان بني بأسو ممن تو شن مليون دولار هي زحمة النبي دا بي سي شن هي عادي جنابت ها شن هي زحمة النبي من برقم للاية لبل يكس باي دفتر وشتيك بس أعطوني بويا جن كريوه باباش بزاني جنكي رفيقي خوشن ميادكي ايوه اول تنال لقل برفيقي خوش تنخيانه دكن ايوه لبروا دامنيش الله هنا خوتان دابدنو كومال السوزاني بين اي اسو من امي ونازن مو افري وكل برو السوزاني لشروش تولى بروي شوانا او جوزيني اسو الماني بويا دانشي وتا انسي دفاعي ليكي لشروشي سوزاني وازن نازاني زعما النبي توقع الشريف وتدفاع إلى الزوجة كان ناكل لباشر الكردستان يا هي دانشي كشاكي فلك دين كاك دفاع لهينك دفاع لا نايشيا كمال كلكوشيكا كمال كلكوشيني وزوان باشا والله خلشي كلكوك دان بن ببزن باشا لكمال كلكوشي لبارتي دان ببزن بن باشا لبناموس باشا هل بزن يكشي خيري لو كلكوكا بدوزنوا بلا ما بزن دنجي من بوتويا قسم بخوا لبارتي لكمال كلكوشي شيتره لا أصلا ما شيتره وما باشا البيزان كنتو كلماتش ام حفتي سيم حفتي لايف يك ما به يكم الدزو جدو بو رسوا بوتان رسوا كم بو هموتان بين ناس ام زانه واوش بيامي منا هي دارم لهموش انكو ام بيام بلوك كانوا بو خلشي كلكوكو خلشي همو او ناوچانا حتى اگات موصلو چو من نازم چو بر اواكيك لو هبجادنا بجاريكا بجاي لو هبجادنا مكن بهيج جوري بناي كردو كاكا كوداتي وعلى قوركي باتي ويكيتي وانا ما نخلتين بس هيت الكاكا لما يخو دابني شو تواو تيكينا البو بيخو اما انا دلوتان لقلاكن سيوسي صار الربخه بابا حكمتي عراقي نبو يكيتي باتي حكمتي عراقي اندوس كل بغا جلا طلبانين شلون صفا ومسعود بازاني لبغا حكمتي عراقي اندوس كل يعلم نما ابو بابا بيجان اما اندوس ينكل لدوايا يا سيدي نيكا لبقات شيء زي لك سمان هذا شيء زي هم النبي معنا كاكجا هم النبي معنا نوشان صفاهم هم جلالو أوان دستوري عراقيان نسيو هموش هر أوان بون أو كاتا هشتا حكمتي عراقي بجوية رخابو همو على توشي شوق بو ليش يتو باتي دي بالا دزبون لبغايا كواكلكو شي تان لك الزحمة النبي أم همو صالة تنها لها بجاد نايبيني خلشي كلتان أكبتو ها تنها لها بجاد نكنا ويا فلا مكان بو خلشي كلكو أويا باش داري لها بجاد نكنا مكان بهي جوري هل كان يدي ها ولا تنبينا بتف تفيد كان زحمة أو باشين الرجال راسي بالحال لو جات المخسناكم خوش يسا شو قاتن خوش به إن شاء الله تمن باقي بلم دوسي رجال مو خدمتان بو بابتي كيتلو يتدواي أو نازل أوي أم حفتي آخر لا في صالي 2027 يا أو يا نازل براسي بالحال والله لا في كيتل وقت زار سي أم حفتي يا مو خدمتان شو قاتن خوش به خواتن نقل عزيزاني آل محمد حرمة بوتاني بخيرش